جنابی ماکسیمیلیان، بیسمایکە قازی بە جولیوسی دەگوت کابرایەک لەژێر ئەشکەنجەدا حەشارگەی ئەدونیای پیشانی ئەوان داوە. خۆم دەمزانی. نیگەران مەبن، گالۆس چووە بە دوای ئادۆنیادا. جولیوس چۆنی دەزانی کێوە چوون بۆ کوێ؟ بێگومان کەسێکی بۆ چاوەدێری لە مندانەوە. وەرزانن ئەو چەندە لەو بارەیەوە دەزانێت؟ بێگومان ئەو دەزانێت کە من و خێزانم بت ناپەرستین. بەڵام نازانم لە پەیوەندی ئێمە لەگەڵ خوداپەرستەکان شتێک دەزانێ یا نە. ئەگەر لە تۆ دڕدۆنگ بووە دەی بۆ لە ئێمە نەبێت. وا نازانم ئەو ڕقی لە جەنابی ماکسیمیلیانە نەک لە ئێمە. من بەخشن لە سەرەتاوە چاوی بە دوای خاتونە هێلێنەوە بووە. ئەرێ ئەوەش دەزانم، هەم هێلێن و هەم دیۆکلێتیانوس. بەڵام هەمووان دەزانن کە هێلێن پاکتر لەوە بووە کە بتوانێت لەگەڵ وەها کەسێک زەماوەند بکات. دەبێ خۆمایی لێ دوور بگرین. ئەو لە ئیمپراتور نزیکە و بۆ قینەی کە لێەوە هەیەی ئەگەر ددانی لێەوە گیر بکات ئێسکی لەشت پێوە ناهێڵێتەوە. دەبێ وریابیت. نیگەران مەبن، ئەو بەڵگەیەکی دژێمە نییە و بە یارمەتی خودداش دوای ئەمەش نایبێ. دەزانن چییە؟ من بە تەمای کردەوەیەکی تونند و تیشتری جەنابی دیۆکلێتیانوس بووم. ئەو تا ناچار نەبێ ئەم کارە ناکات. باش دەزانن کە درێژەی حکوومەتی لە فیلادلفیادا پەیوەندی بە لایەنگری بابی من و ئێوەوە هەیە. هەر لە بەرەمە ئێمەی بە ناوی ڕاوێژکار لە ئیمپراتۆر داوا کردووە. جەنابی فەرماندار، ئیزن دەفەرمووی بناغەکانی حکوومەتی ئێوە بەهۆی بڕیارێکی باش یا نالەبار دەتوانێت پتە و یا لەرزۆک بێ. ماکسیمیلیان جگەلەوەی کە زاوای ئێوەیە کوری سناتۆر مارسیلۆس سناتۆری پایە بەرزی ڕوومیش هەیە کە یەکێک لە نزیکترین یارانی ئیمپراتورە. بڕیارگرتن لەبارەی ئەوەیدا یەکجار چەتونە. بەڵێ تێدەگەم، بەڵام لاساریەکانی ئەو ڕەنگە ئەوانی دی کەش هاان بدات. ئەگەر لەلای ئەوە هەست بەم مەترسی بکەم دەرفەتی پێنادەم، بەڵام جارە پێویستم پێێتی. تا بەیانی بڕۆ. من تەنیام دەمەوێت لەگەڵ کەسێک کایە بکەم. تۆزێ ئەهوەن بە ئێرتمیت باوکت هاتەوە. سەلام بابە. من ئەمڕۆ کوڕێکی باش بووم. دەزانم ڕۆڵە، دەزانم حتمان هەروە بووە. تۆ هەمیشە کوڕێکی باشی ڕۆڵە. وەرە ئێرتمیت، وەرە کوڕم، بابت ناساغە، تۆ بڕۆ بۆ خۆت کایە بکە. بڕۆ کوڕم. چی بووە؟ شتێک قەوماوە؟ پۆلۆتۆنیوس ئەویان کوشت؟ ئەرێ بە فەرمانی بابت. ئەویان لە بەرامبەری مابەدی ئاپۆلۆندا خستە نێو ئاگر و ئەوسا دەستور درا کە تەرمەکەی تا 3 ڕۆژ بۆ چاوترسێنکردنی خەڵک بەسەر مەنجەنیقەوە هەروە بمێنێتەوە. لعنەتی لێبێت کە هۆی سەرشۆڕی منە. چەند جار وتومە کە ئەو بابی من نییە. ئەوەندە لەبەر ئەو لۆمە مەکە. هێلێن، تاوانی باب ناخەنە ئەستۆی منداڵ.
ئێوە خۆتان دەزانن کە لەوەی وەها بابێکم هەیە شەرمەزارم. ئەگەر جاروبار دەچمە لای ئەو یا لەبەر ئێوە بووە یا بۆ نەجاتی کەسێ. ئەگەنا هیچ پێم خۆش نییە ئەو ببینم. منیش هیچ کات کارەکانی ئەو من خسۆتە ئەستۆی تۆ، بەڵام جەنایەتیە و جەرگ و دڵی سووتاندم. بەڵام ئەوانەی کە من دیومە لەگەڵ ئەوەی کە ئێوە دیوتانە وەکێک نییە. ئەمڕۆ بابەت ببوورە جەنەبی دیوکلێتیانوس هەڕەشەی لە من کرد کە ئەگەر چاویشی بم دەرم دێنێ. ئەرێ ئەمە ڕاستە، بێگومان ئەو هەڕەشەی خۆی جێبەجێ دەکات. گیانم فیدات قوربان، دروی لە خاوەن کارەکە زۆر باش بوو ئازەوی، زۆر باش بوو. ئافرین. کارێکی تازت هەیە. ئاگات لە ئادۆنیای گۆزە فرۆش بێ و تاوێ چاوت لێ دامەخە. بەسەر چاو گەورم. پێت وانییە کە مەترسی جۆلیۆس کەمتر لە ماکسیمیلیانۆس نییە؟ چەند عەرزکەم عالی جەناب. بەڵێ گەورم. بە تایبەت ئاگات لەو کەسانەوێکە دێنە لای ئەو. بەسەر چاو گەورم. بیگرە. بڕۆین. ئەو وتی کە تۆ شاهد بووی کە چۆن چاوی خۆی دەرهێناوە. لە ڕۆڵەدای شارەی بە سەرهاتی دایکت دەکرد. ئەو ڕاستی وتووە. من دیتم. من دیتم. دایکی من خەڵکی یەکێ لە قورای دەمەشق بوو. تەواوی خەڵکی ئەوێ لەلایەن بارنابای قدیسەوە ببوونە مەسیحی. لە هێرشی ڕوومیەکان جگە لە دایکم تەواوی خەڵکی ئەوێ کوژران. دایکم بە چاوی خۆی دیبووی کە سەربازانی دەقیانوس چۆن تەواوی خزم و کەسیان سەرپڕیوە و بابوو دایکیشیان کوشتووە. لە ڕاستیدا جوانی دایکم بوو کە لە کوژرانی بەدەستی دەقیانوس بەرگری کرد. ئەو بە زۆر دایکمی کردە هاوسەری خۆی. دەزانم هێلێن، چونکو لە پێشیش دامانم بیستووە. ئێوە بیستوتانە، بەڵام من بە چاوانی خۆم شاهد بووم. ئێوە بڵێن چۆن دەتوانم لە بیری بەمەوە. دایکی من بریندار ببوو. هەموو کات بە تەمای دەرفەتێ بوو تا تۆڵەی خۆی لە دیوکلێتیانوس و خودایانی ڕوون بکاتەوە. و ئەم دەرفەتە بۆ ئەو کە هەموو کات لە کۆشکدا لە ژێر چاودێری بوو دەست نەدەکەوت. تا ئەوەی کە ئاگادار بووین کە پەیکەری خوداکانیان چەند جار شکاندووە. چاودێری زۆریشیان بۆ قۆڵبەستکردنی بچکێنەکان کرد. تا ئەوەی کە ڕۆژێ